ئەم کاتتان باش خوێندکارانی عزیزی پۆلی 12 وێژەی لە هەرکوێیەک هەن. ئەمڕۆوانەی سێهەمی جوگرافیای مرۆییتان پێشکەش دەکەم بە هیوایەوەی سوودێکتان پێ بگەیەنێت. وانەی ئەمڕۆشمان دەربارەی گۆڕانی دانیشتوانە کە بەشێکە لە جوگرافیای دانیشتوان. ئەڵبەت جوگرافیای دانیشتوانیش خۆی بەشێکە لە جوگرافیای مرۆیی. مەبەست لە گۆڕانی دانیشتوان گۆڕانی چەندایەتیە، واتە لە ژمارەی دانیشتوانە، واتە گۆڕانکاریەکە لە زۆربوون یاخود کەمبوونەوەی ژمارەی دانیشتوان، ئەمەش بە هۆکاری جیاوازی لە ڕێژەی لەدایکبوون و مردن یاخود کۆچکردن لە ماوەیەکی دیاریکراودا. هەوڵ دەدەین بەجیا باسی جۆرەکانی گۆڕان بکەین کە بریتیە لە گۆڕانی سروشتی و گۆڕانی ناسروشتی. گۆڕانی سروشتی بێگومان لە سەر بنەمای ڕێژەی لەدایکبوون و مردنە، بەڵام سەرەتا پێویستە بە کورتی بزانی لەدایکبوون و مردن چییە و چۆن پێناسە ئەکرێ. لەدایکبوون لە بواری گۆڕانی دانیشتواندا زاراوەیەکە بۆ ژماردنی لەدایکبوونی زیندوو لە هەر کۆمەڵگایەک لە ماوەیەکی دیاریکراودا بەکارەهێنرێ. ڕێژەی لەدایکبوون بێگومان کاریگەری لەسەر گۆڕانی دانیشتوان دەبێت، واتە بەرزبوونەوەی ڕێژەی لەدایکبوون بە بەراورد بە ڕێژەی مردن ئەبێتە هۆی زیادبوونی ژمارەی دانیشتوان و بە پێچەوانەشەوە. ئەم ڕێژەیە لە وڵاتە پێشکەوتووەکانی وەکو بەریتانیا بە بەراورد لەگەڵ وڵاتە تازە پێگەیشتووەکانی وەک پاکستان و عێراق نزمە. یەکێک لەو پێوەرانەی کە هەیە پێوەری ڕێژەی لەدایکبوونی خاوە. ئەڵبەت مەبەست لە دەستەواژەی خاو خامی عەرەبیە یاخود کڕوتی ئینگلیزیە، واتە مەبەست لە وشەی خاو پێوەری خێرایی نییە، وەک چۆن دەوترێ مادەی خاو. ئەو خاوەش هەمان مانای هەیە لەم هاوکێشەیەدا. و ئەمە وەک هاوکێشەیەک لە جیهاندا باوە بۆ زانینی ڕێژەی لەدایکبوون. ئەمەش وەکو لێرە لەسەر سڵایدەکە دەرئەکەوێت، ڕێژەی لەدایکبوون یەکسانە بە ژمارەی لەدایکبوونی زیندوو لە ساڵێکدا دابەش کۆی ژمارەی دانیشتوان لە ناوەڕاستی ساڵدا و زەربی هەزار یاخود لێکدانی هەزاری دەکەین. ڕێژەی لەدایکبوونی خاو لە بوارەکانی بیرکاری و ژینگەناسی و دانیشتواندا واتای ژمارەی لەدایکبوونە بۆ هەر هەزار کەس لە دانیشتوان لە ماوەی ساڵێکە. بۆ نمونە ئەگەر لە وڵاتێکە 50,000 لەدایکبوون هەبێت لە ساڵێکە و دانیشتوانەکەی 10 ملیۆن کەس بێت، وەکو لەو هاوکێشە و حساباتەیە دیارە، ئەوە بەم هاوکێشەیە CBR بە هاوکێشەی CBR یاخود بە ڕێژەی لەدایکبوونی خاو دەکاتە 50,000 دابەش 10 ملیۆن کەڕەتی هەزار و لە ئەنجامیشا ئەکاتە 5. ئەم 5 مانای چی؟ ئەمە واتە 5 لەدایکبوون بۆ هەر هەزار کەسێک. با ئەمەیان بکەین بە پرسیار. کۆی دانیشتوانی عێراق لە ناوەڕاستی ساڵی 2024دا 45 ملیۆن کەس بووە. ژمارەی لەدایکبوون لە هەمان ساڵدا یەکسان بووە بە 1,150,000 منداڵ، کەواتە ڕێژەی لەدایکبوون چەندە؟ ئەتوانن ئەم حساباتە لای خۆتان حەلی بکەن و نەتیجەی ڕاست یاخود ئەنجامی ڕاست بدۆزنەوە و شێوەیەکە لە ڕاهێنانتان لەسەرەوەی ئەگەر پرسیارێکی لەو جۆرەیەتان بۆ هاتەوە چۆن بتوانن ڕێژەی لەدایکبوونی خاوی هەر شوێنێک وەربگرن. ئەی مردن چییە؟ بێگومان مردنیش ڕووداوێکی بایۆلۆجیە و هۆکاری ئابووری و کۆمەڵایەتی و تەندروستیش کاری تێدەکات. بۆیە ڕێژەی مردن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر جیاوازە.
ئەمەش بەهۆی جەنگ و ئاستی گوزەران و هوشیاری و ئاستی خزمەتگوزاریە تەندروستیەکانەوە. تێکڕای مردن لە وڵاتە پێشکەوتووەکان نزمە و لە 10 بۆ 15 کەسە لە هەزاردا، و لە وڵاتانی تازە پێگەیشتوودا زیاتر لە 20 کەسە لە هەزاردا، لە دەڵبەت لە ماوەی ساڵێکدا. وڵاتە تازە پێگەیشتووەکان وەکو ئۆگەندا، مالاوی، کینیا. هەندێک پێوەر هەن بۆ دیاریکردنی ئەم ڕێژەیە. باوترینیان ڕێژەی مردنی خاوە یاخۆ ڕێژەی مردنی خام CDR کە یەکسانە بە ژمارەی مردوانی ساڵێک دا بەش کۆی ژمارەی دانیشتوان لە ناوەڕاستی هەمان ساڵدا کە ڕەتی 1000 واتە هەمان هاوکێشەی ڕێژەی لەدایک بوونی بۆ بەکارەهێنرێ. با ئێسایش نمونەیەک لەو بارەیەوە بۆ ئێوە جێبهێڵم و خۆتان ئەنجامەکەی بدۆزنەوە. بۆ نمونە ئەگەر لە شارێکدا 8,000 کەس مردبن لە ساڵێکدا و دانیشتوانەکەی 2 ملیۆن کەس بێت، ئایا CDR یاخۆ ڕێژەی مردنی خاو لەو شارە و لەو ساڵەدا یەکسانە بەچەند؟ چەندە لێرە ئەنجامەکەشی نووسراوە، بەڵام ئەتوان خۆتان چەند نمونەیەکی تری ئاوەها بنووسنەوە و شیکاری بکەن. بێگومان هەندێک هۆکار هەن کە کاریگەریان لەسەر ڕێژەی مردن هەیە، لەوانش بە ساڵاتچوون و نەخۆشی و جەنگ و ڕووداوەکان و کارەساتە سروشتیەکان و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری. بە ساڵاتچوون، نەخۆشی، جەنگەکان، ڕووداوەکان و کارەساتە سروشتیەکان و بەرزبوونەوەی ڕێژەی هەژاری ئەمانە کاریگەریان لەسەر ئەم ڕووداوە بایۆلۆجیە هەیە و ئەکرێ ڕێژەی مردن بەرز بکاتەوە یاخود ڕێژەی مردن داببەزێنێ. ئەگەر سەرنج لەم خشتەیە بدەین، دەردەکەوێت کە گۆڕانی گەورە بەسەر قەبارەی دانیشتوانە هاتووە لە مێژووە، لە مێژووی دانیشتوانی جیهاندا. لە ساڵی یەکی زاینی ژمارەی دانیشتوانی جیهان بە نزیکەی 250 ملیۆن کەس خەمڵێنراوە. لە ساڵی 1650 واتە دوای تێپەڕبوونی 1650 ساڵ دانیشتوانی جیهان بووە بە 500 ملیۆن کەس، 500 و لەسەرەوە ملیۆن کەس، واتە 1650 ساڵی پێویست بووە بۆ ئەوەی کە ڕێژەکەی بگاتە دوو ئەوەندە. و لە ساڵی 1850دا دوای تێپەڕبوونی 200 ساڵ گەیشتۆتە 1100 ملیۆن کەس. لە ساڵی 1950 داواتە لە ماوەی 100 ساڵدا گەیشتۆتە 2500 ملیۆن کەس و لە ساڵی 1980دا دوای 30 ساڵ گەیشتۆتە 4500 ملیۆن کەس و بەپێی ئامارەکانی ساڵی 2022ش واتە دوای تێپەڕبوونی تەنها 40 ساڵ دانیشتوانی سەرگۆی زەوی گەیشتنە 8 ملیار کەس. تەماشا بکەن لە کۆندا ڕادەی گەشەکردنی دانیشتوان چەند نزم بووە. بۆ ئەوەی دانیشتوان دوو هێندە زیاد بکات پێویستی بە 1650 ساڵ بووە کە لەو ماوەیەدا تەنها 250 ملیۆن کەس زیادی کردووە. کەچی لە ئێستادا بۆ زیادبوونی 250 ملیۆن کەس تەنها پێویستمان بە 3 ساڵە، چونکە چەندە لە کتێبەکان نووسراوە 5 ساڵ، بەڵام بەو حساباتە ئەگەر بە وردی بیکەی 3 ساڵەکە، چونکە لە ئێستادا ساڵانە نزیکەی 83 ملیۆن کەس زیادەکە و کەمترین ماوە بۆ دووهێندەبوونەوەی دانیشتوان لە نێوان ساڵانی 1950 بۆ 1990 بووە کە تەنها لە ماوەی 40 ساڵدا ژمارەی دانیشتوان لە 2 ملیار و نیوەوە هەڵکشاوە بۆ نزیکەی 5 ملیار کەس. طبعا نەمەش بۆ چەند هۆکارێک ئەگەڕێتەوە کە ئێستا باسییانەکەین. لەو هۆکارانە بەرەو پێشچوونی بواری پزیشکی و خۆپارێزی و چارەسەر، بەرزبوونەوەی ئاستی گوزەران و زیادکردن و باشترکردنی بەرهەمهێنان و زیادبوونی پشکی تاک لە خۆراکدا. جگە لە گۆڕانی سروشتی
گۆڕانی ناسروشتیشمان هەیە کە بریتە لە گۆڕینی شوێن لە ناوچەیەکەوە بۆ ناوچەیەکی تر بە ئامانجی نیشتە جێبوونی هەمیشەیی ئەڵبەت ئەمەش هەم ئاوارە بوو نەگرێتەوە هەم پەنابەر یاخود هەر کەسێکە لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر کۆچ بکات بە مەرجێک بە شێوەیەکی هەمیشەیی مەبەستی بێدمێنێتەوە. ئەلبەت کۆچ هەموو جوڵەکانی مرۆڤ ئەگرێتەوە بەڵامەوەی لێرەدا جێی بایەخە کۆچە وەرزی و کاتی و ناوخۆیەکان ناگرێتەوە بەڵکو زیاتر کۆچی دەرەکی دەگرێتەوە. بۆ نمونە کۆچی ئاسۆیی نێوان دانیشتوانی ناوچە شاخاوی و دەشت و دۆڵەکان لە وەرزە جیاوازەکانە لەلایەن ڕەوەند و شوێنکارەکانەوە وەک کوێستان و گەرمیان یان کۆچە کاتیەکان بە مەبەستی بازاڕکاری و هەلی کاریان لە دەرەوەی ئەم جۆرە کۆچەن ئەوەی پێویستە سەرنج بدرێت ئەوەیە کە ئەم کۆچە کاریگەری لەسەر کۆی ژمارەی دانیشتوانی جیهان نییە بەڵکو کاریگەری لەسەر چڕی دانیشتوان هەیە یاخود کاریگەری لەسەر کەمبوونەوە زیادبوونی ژمارەی دانیشتوانی وڵاتە جیاوازەکان هەیە لە وڵاتێک کەمەکات لە وڵاتێکی تر زیاد دەکات. بۆ نمونە لە وڵاتێک کە کۆچکردن تیایدا ڕووەدا دانیشتوان بەرەو کەمیەچێ لە وڵاتانەی کە کۆچکردن ڕووی تێدەکات دانیشتوان بەرەو زیاد بوونە ڕوا بەڵام ژمارەی دانیشتوانی جیهان ناگۆڕێت. کۆچکردن بێگومان ڕۆڵی گەورەی لە گۆڕانی ژمارەی دانیشتوان یاخود لە ببورن لە گۆڕانی چڕی دانیشتواندا هەیە. هەندێک جار هۆکارە بۆ زیادبوونی ژمارەی دانیشتوانەکەوەی لە وڵاتانی کەنداوی عەرەبیدا ڕووداە هەندێک لە وڵاتانی کەنداوی عەرەبیدا بە تایبەتی لە ئیمارات و کوێیت و بەحرین و قەتەر وانەیە کە ڕوودا هەروەها هۆکاریشە بۆ دابەزینی ژمارەی دانیشتوان و هێزی کار وەک ئەوەی لە لوبنان و سووریا و هەندێک وڵاتی تر ڕوئەدا بە تایبەتی بەهۆی ناسەقامگیری باری ئەمنی و سیاسیەوە. بەگشتی ئەو کۆچەی کە سنووری وڵاتان دەبڕێت بە کۆچی دەرەکی دادەنرێت یا کۆچی نێودەوڵەتی دائەنرێ ئەوەی کە لە ناوخۆی وڵاتدا هەیە بە کۆچی ناوخۆیی. جا ئێستا هۆکارەکانی کۆچکردن ڕیز دەکەین و دەربارەی هەرێکێکیان کەمێک سەرنجە دەین. هۆکاری ئابووری بە گرنگترین هۆکاردا ئەنرێ لە بەردابینکردنی بژێوی و هەلی کار ئەنجامەدرێ لە نمونەی ئەو کۆچانەی کە لە وڵاتانی ئاسیاییەوە دەکرێت بۆ هەندێک وڵاتی کەنداوی عەرەبی و ئەوروپا ئەوە تا لە ئێستادا بیانیەکان نزیکەی لە 1970 دانیشتوانی ئیماراتی عەرەبی پێک دەهێنن. جگەل لەوە هۆکاری سیاسیش هەیە کە هۆکاری زۆرێک لە کۆچکردنی دەرەکی یان نێودەوڵەتیە. ئەمەش بەهۆی خۆڕزگارکردن لە مەترسی چەوسانەوە نەبوونی ئازادی و جیاوازی بیرۆڕا بۆ نمونە بەشێک لە فەلەستینەکان لە دوای دامەزاندنی قەواری ئیسرائیل بەهۆی ئەم نائارامیانەی ئەم دواییانەشەوە کۆچیان کرد یاخود ئەوەی کە لە سووریا و عێراق و زۆر وڵاتی تری ناوچەکە کە پشێوی لێکەوتەوە بووە هۆی کۆچکردنی خەڵکێکی زۆر. هەروەها هۆکاری ئاینی ڕۆڵی خۆی هەیە لە کۆچکردنە. توندوتیژی ئاینی و مەزهەبی ژمارەیەکی زۆر لە دانیشتوانی ئەوروپای ناچار بە کۆچکردن کرد بۆ جیهانی نوێ بەهۆی ناکۆکی نێوان مەزهەبی پرۆتستانتەکان و کاسۆلیکەکان کە شەڕ و کوشتارێکی زۆری لێکەوتەوە قوربانیەکی زۆری تیادرا یاخود توندوتیژی و پێکدادانی نێوان شوێنکەوتوانی مەزهەبەکانی شیعە و سونە لە عێراق و تا دوایی. زۆربوونی قەبارەی دانیشتوانیش دیسان کاریگەری لەسەرەوە کۆچە نێودەوڵەتیە هەیە. ئەم دیاردە دیمۆگرافیە هانی دانیشتوان دەدا بۆ کۆچکردن بۆ نمونە بەهۆی زۆربوونی قەبارەی دانیشتوانەوە لە وڵاتی میسڵ یا حتا لە چین هاندانێکی زۆر هەیە بۆ ئەوی کۆچ بکەن بە وڵاتانی تر وەک وڵاتانی عەرەبی و وڵاتانی بیانی. و دوایەمینیان ڕووبەری وڵات و هۆکارە ژینگەییەکانیش کار لە ڕادەی کۆچکردن دەکەن لە وڵاتێکەوە بۆ وڵاتێکی تر یاخود کۆچی نێودەوڵەتی. پەیوەندێکی ڕاستەوانە لە نێوان ڕووبەری وڵات و قەبارەی کۆچدا هەیە تا ڕووبەری وڵات گەورەتر بێت قەبارەی کۆچکردن زیاترە بێت ئەوەش بەهۆی جیاوازی وەک بارودۆخی ئاو و هەوا و جۆرا و جۆری دەرامەتەکان. بۆ نمونە دەرفەتی کۆچکردن لە ڕووسیا فیدراڵ و چین و بەرازیل و کەنەدا و ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا کە ئەمانە لە وڵاتانن کە ڕووبەرێکی گەورەیان هەیە زیاترە بە بەراورد بە کۆیت و بەحرین و سویسرا. لە کاتێکە ئەمە بۆ هەندستان جۆرێکی ترا چونکە
لەگەڵەوەی ڕوبەرێکی گەورەی هەیە، بەڵام بیر و باوەڕی ئاینی هەندێک جار هۆکارە بۆ ڕێگری لە کۆچی دانیشتوان. سەرەڕای ئەوەی پێدەچێت مرۆڤ بەگشتی مەیلی کۆچکردنی هەبێ، بە تایبەتی بۆ ئەو شوێنانەی کە هەست دەکات لەگەڵ ڕەچەڵک و زمان و ئاینی خۆیدان یاخۆ نزیکن لە تێگەیشتن و دنیابینی و کولتوری ئەوەوە، و هەروەها کارەساتە سروشتیەکانی وەک لافاو و گڕکان و بوومە لەرزە و ئاگرکەوتنەوەش هاندەرن بۆ کۆچکردن. لێرە داهاتینە کۆتایی وانەی ئەم ڕۆژمان، بە هیوام سوودێکی ئەگەر کەمیش بێت گەیاند بێتی بە ئێوەی ئازیز. لەوانی داهاتوودا باسی پێکاتەی دانیشتوان دەکەین لە لاپەڕە 24ەوە تا گرفتەکانی دانیشتوان لاپەڕە 29 تا ئەو کاتە لە خۆشیدا بن و بمێنن بەخێر.